الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. بەڕێزان خۆشەویستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشحاڵم جارێکی تریش بە بەڕێزتان دەگەمەوە لە بەرنامەی ئاسوێ ڕێنمایی، بە ئومێدەوەی بتوانین ڕێنمایی مسلمانان بکەین لە بۆ سنەتێکی دیکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. جاری وهەیە هەندێک لە سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەناو کۆمەلگادا زۆر ئاسانە بەڵام نایکا کابرا، یان فێر نەبووە، یان گوێی لەو حەدیسە نەبووە، یان نەیزانی ئەوە سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. بۆیە ئێمە دەمانوێت هەر جارە تەرکیز لەسەر سنەتێک بکەین بە ئومێدی ئەوەی کە ئەو ئینسانە بتوانێت سوودی لێ وەربگری. بەڕێزانم، ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم دیارە، وەکو مەدخەلێک چوون بۆ ناو ڕێبازەکە حەدیثێکتان لۆ دەخوێنمەوە لەوەی بزانن کە ئێمە شوێنکەوتەی پێغەمبەر دەبین صلی الله عليه وسلم، کە گوێڕایەلی پێغەمبەر دەکەین صلی الله عليه وسلم، چەندەمان ئەجر هەیە، چەندەمان خێر هەیە، پاداشتێکی زۆرمان پێ دەبڕین، ڕێگەی بەهەشتە. بەڕێزانم، لەو حەدیثێکە لە صحیح بوخاری داهاتە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دانیشتە، مجموعەی زۆر لە سەحابە لە دەورەینا دائما حەزیان لێ بزانن بزاری پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەکاتەوە چ دەرێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مژدەیەکیان داتێ، شتێکی تەعەجوبی تێدا، یعنی وەکو سەرسوڕمانە، شتی وا ڕوادای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم کۆمەڵی سەحابە دانیشتیە، دەرەی تەیر لەسەر سەریانە، ئەوە بە ئەدەبەوە بەو پڕی ئەدەبێکی جوانەوە جوان لە پێغەمبەر گرتێ صلی الله عليه وسلم. بزانن چ دەفەرموێ محەممەد المستەفا صلی الله عليه وسلم چی پێدرایە؟ جەوامع الکەلیم، قسەیەکی کەم دەکە مانایەکی زۆر دەبەخشێ. فەرمی كل أمتي يدخلون الجنة إلا من أبى. بیکەمەوە کوردی لۆی واضح بی، ئومەتی من هەمووی دەستە بەهەشتە ئیلا ئەوەی بەخۆینێ. خۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێستا ئەو قسەی بە ئێمەش برێ تەعەجوب دەکەین، یعنی جارێشکە دووبارەکەینەوە حەدیسەکە نەسەکە كل أمتي يدخلون الجنة إلا من أبى. ئومەتی من هەمووی دەستە بەهەشتە ئیلا ئەوەی بەخۆینێ. دەی باشە هەیە لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم نیەتە بەهەشتێ و مانع بی و غارداتە جەهەنەمێ، بڕوان لۆ ناو ئاگری. لا حول ولا قوة إلا بالله. شتی وا کوو دەبی. سەحابە تەعەجوبیان کرد، قالوا يا رسول الله، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ومن يأبى، چیە ئەوەی مانع و نایەتە بەهەشتێ؟ دەکرێت پێمان بڵێ، دەکرێت تەوزیحمان لۆ بدەی لۆ ئەو قسەیە بە ئەدەبەوە بە شتێکی جوانەوە. پرسیار لە محەممەد المستەفا دەکەن صلی الله عليه وسلم، دەیانەوێ بزانن چی ئەو کەسێکەوە مانعی ئەوەی و نایەوێ بێتە بەهەشتێ. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم من أطاعني دخل الجنة ومن عصاني فقد أبى. هەر کەسێ گوێڕایەلی من بکا دێتە بەهەشتێ، هەر کەسێ گوێڕایەلی من نەکا ئەوە مانع و ناوێ بێتە بەهەشتێ. چ قسە لەوە جوانتر هەیە؟ پێغەمبەری خواتان دیتە صلی الله عليه وسلم قسەیەک بکە نەگونجاوبی لەگەر عەقڵی ئینسان، قسەیەک بکە منتیق نەبی، ئارە حەرامە لۆ بێهۆش دەبی، جغارە حەرامە لۆ لەبەرەوەی تەماشای دەکەی زەرەر بە جسم و بە مالیەت دەگەیەنی، ئارەق حەرامە، قومار حەرامە لۆ چووکە زەرەر بە خەڵکە گەینی، هەرچی ئەو دەرێ حەرامە لە ئەخلاقی جوانیدا بەس تەماشایکە. پێغەمبەری خوا فەرموویستی صلی الله عليه وسلم درۆ، خیانەت، غەش، بوختان، جووندان، ئەوان هەمووی نەیکەن لۆ چووکە هەر لەگە تەبعی بەشەر ناگونجێ، بەڵام ڕاستگۆ بن، ئەمانەت پارێز بن. ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لۆیە دەفەرمێ من أطاعني دخل الجنة ومن عصاني فقد أبى. ئەوە وەکو ڕێخۆشکردنێک بەڕێزانم لۆ چوونە ناو مەدخەلی سنەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئومێدەوەی کە بتوانین، یعنی تۆ تەماشاکە سنەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم گەلە زۆرە، هەندێکیان مەهجوور کراوە بە دوور خێسترایتەوە، یعنی کەسەکە نایە ئەو سنەتە تەطبیق کە. ئەسلی مەوزوعەکەی ئێمە چییە؟ حديثك لسنن أبو داود داتوا الباني بحديث صحيح دانوا في غمر خوا فرميته صلى الله عليه وسلم ما من رجل يذنب ذنبا ثم يقوم فيتطهر فيصلي للروايات كاتيا الركعتين ثم يستغفر الله إلا غفر الله له. تماشاء حديث جوانك في غمر فرمي صلى الله عليه وسلم هر بياويك توشي جناحك بو، هر جناحك أو إنسانة توشبو باش ينجيني هستا دست نوێژی شوشت دوور کە نوێژی لەو خوا کرد، یا ڕەبی خودە ئەلێم خۆش بی لەو گوناحی کردم، ئللا خوا لێی خۆش دەبی، ئللا خوا لەو گوناحی خۆش دەبی. زۆر جاری وهەیە ئینسان پرسیار مامەستە تووشی گوناحەکی گەورە بوویمە و نەمزانی و دەگریە و داوا دەکە بە خوا بەچ لێم خۆش دەبی. ئەو تەریقەکە بەڕێز، ئەوە تەریقەکە. دەست نوێژێکی جوان دەشۆم، دوور کە نوێژ دەکەم، داوای ئیستیغفار لە ڕەب العالەمین دەکەم، داوای لێ خۆشبوون لە ڕەب العالەمین دەکەم. بەڕێزانم کەلیمەی ئەستەغفر الله كألف سين وتاء بو طلبة، يعني تداوا دك خواي ليم خوش بي باشا وكو كلمة استسقاء طلبك باران بباري ليرة تماشاكا تو بشري معرض لبو جناح كل بني آدم خطأ وخير الخطائين التواب. بقرأوا لا إخوائي قورا أتو إنساني توشي جناح بي أو بونية سيدة وشيخة وملاية
پیاوێکی ساڵح و زاهیدە و سۆفیە و دەروەشەیە هەرچی هەی معەڕەزی تووشی گوناح بی بەڵام کە تووشی گوناح بووی چ دەکەی دادەنیشی دەست نوێژەشەوەی دوو ڕکعات نوێژ دەکەی دەڵی خوای لێم خۆش بی ئەو ئیستیغفارە دەکەی ئەو داوای لێ خۆشبوونە دەکەی زەلیلی خۆت نیشانی خوای تەعالا دەدەی پەشیمان بوونەوەکەی خۆت لە ڕێی دەست نوێژ و نوێژکردنەکە و دوعاکردنەکە نیشانی رب العالمین دەدەی ئەو وەختە خوای پەروەردگار لەو گوناحەت خۆش دەبی رب العالمین لێت خۆش دەبی کە تۆ زۆر ئیستیغفار دەکەی ئیستیغفار یعنی بەسە ئەوەندە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک پێی خۆشە ڕۆژی قیامەت کە دەفتەری ئەعمالی وەرگرتەوە دڵی پێی خۆشبی با زۆر ئیستیغفار بکە با زۆر داوای لێ خۆشببوون لە خوای گەورە بکە یعنی کەواتە تەماشاکە بەڕێزانم قەزیەکەی ئێمە ئەو سونەتەی کە فەرامۆش کرا دووشتە گوناحی دەکەی بەس تۆبەی ناکەی گوناحی دەکەی بەس ئیستیغفار ناکەی گوناحی دەکەی بەس لەسەر ملی خۆت دەیهێلیەوە لۆ دەیهێلیەوە ئەسڵەن مەحاولە بکە تووشی گوناح نەبی با بە تووشە بم باشە تووش بووی داوای لێ خۆشبوون بکە ئیستیغفار بکە لە رب العالمین یعنی وا بکە خوای تەبارەک وتەعالا لەو گوناحی لەسەرتە لەسەرت لا بدا لۆ چووکە تو تۆبەت لێ کردیا لە قیامەت چەند خۆشە ئینسان هەندێک گوناحی هەبوو بی بەڵام ئەو گوناحانەی کە ئەو ئینسانە ئەنجامیدایە ئیستیغفاری لێ کردیا خوای گەورە لەسەری لادایە لە دەفتەری ئەعمالی ئەو ئینسانە نەمایە زۆر خۆشە ئینسان دائیمەن ئەو نوع ئینسانە بی دائیمەن داوا بکە خوایە لێم خۆش بی خوایە عەفوم بکەی لەو گوناحەم ببووریکەوە ئەنجامم داوە مناجاتێکی لەگە رب العالمین لە خاتری خوای پەروەردگار لە گوناحەکەت خۆش بی ئافرەتێک کە تووشی گوناح بووە هەر گوناحێک کە تووش بووە بەڵام متعلق نییە بە ماڵی خەڵکیەوە گەنجێک تووشی گوناح بووە هەر گوناحێک بەڵام متعلق نییە بە ماڵی خەڵکەوە دێدا دەنیشی ئاوا دەست نوێژ دەشوا دوور کە نوێژ دەکات و تەڵەبی مەغفیرەت دەکات دەبینی یەکسەر لە ئاسمان و بڕیاری لۆ دەردەچی ئەو ئینسانە خوای گەورە لێی خۆش بوو خوای گەورە لێی خۆش بوو لۆ لێی خۆش بوو لەبەرەوەی ئیستیغفاری کرد لەبەرەوەی داوای لە خۆشبوونی لە خوای گەورە کرد لەبەرەوەی هەستی کرد کە وا بێ ئەمری پەروەردگار و رب العالمینی کردیا ئێستا گەڕاوە لای خوای پەروەردگارەوە ئینسانە تەوبەی کرد بەو گەڕانەوەیە پێغەمبەر موسی عەلەیهی سەڵات وەسەلام ئەو لە ئەثەرێکی بەنی ئیسرائیل هاتووە زۆر جوانە شتێکی جوانە بەس تەماشاکە حتى داوای لێ خۆشبوون لە بۆ مردیەکانیشتان بکەن بڵێن خوایە لێیان خۆش بی دوعا دەگاتە مردی بە دەلیل حەدیثی صحیح بێجگە لەو ئەثەرێک کە ئاماژەی پێ دەکەیت پێغەمبەر موسی عەلەیهی سەڵات وەسەلام تێدەپەڕی بەکەن قەبرێکدا سبەینێ ئەو قەبرەوە لەناو گۆڕەکەیدا سزا دەدرێ لا ئیلاهە ئیلا الله سزا دەدرێ عەزاب دەدرێ جەریمەی ئەنجامدایە لەسەر ڕووی زەوی لە بن زەوی تۆڵەی لێ دەکەنەوە عذاب هەیە لە ناو قەبر نعمەت هەیە لە ناو قەبر ئەو پێغەمبەر موسی دیتی عەلەیهی سەڵات وەسەلام ئەو قەبرە ئەوەتە تەماشای دەکەی خوای گەورە سزای دەدا ئەو پێغەمبەری خوای خصوصیاتی هەیە پێغەمبەری ئێمەش عەلەیهی سەڵات وەسەلام گوێی لە عەزابی قەبرە بوو جێی لە عەزابی قەبر بوو ئیوانە پێغەمبەر موسی تێپەڕی عەلەیهی سەڵات وەسەلام هێواری هاتووە بەکەن هەمان قەبردا ئەوتا صاحبەکەیتی بەڵام ئێستا لە ناو ناز و نیعمەتدایە سبحان الله توی سبەینی عەزاب دەدرای کاکە لێ دەدرا ئازارە درای بەڵام ئێستا کە لە ناو ناز و نیعمەتدایە جێگاکەی زۆر خۆشە سزای لێسە نەمایە پاشە تو برێوە گوناحەکەی هەروەندە بیبایی وەندە سبەینێ تا ئێوەرە عەزابیاندا موسى كلم الله عليه الصلاة والسلام قسل رب العالمين دك وكلم الله موسى تكليما فرمي يا ربي خويا دمي سري أو بيا وبزانم صاحبي أو قبره سبيني هاتم عذابي أنا ده هواري هاتم لنا وناس ونعمة دابو پیغمبری خواك أو سؤالي كرت پیغمبر موسى عليه الصلاة والسلام لپروردگار رب العالمين يكسر جوابي داوا فرمي يا موسى استحييت أن أعذب عبدي تحت الأرض وابنه يستغفر له فوق الأرض سبحان الله لو قسيا قال خوات جوابي داوا فرمي يا موسى شرم دكم لعبدك لبن عردي عذابي بدم لكاتك دا كركي لسر روي زوي دري خوايا لبابم خوش بي خوايا لبابم خوش بي خوايا عفوي بكي أم شرمكم عذابي دم لبن عردي لكاتك دا كركي داوي لي خوشبوني لو دكا سبينا عذاب درا چونکە کوڕەکەی داوای لێ خۆشببوونی لۆ نەکردووە بەڵام ئێوارەکەی کە کوڕەکەی داوای لێ خۆشببوونی لۆ کرد خوای گەورە فەرمی من شەرمەکەم کوڕی لەسەر زەوی دەڕوا دەرێ خوایە لە بابم خۆشببی ئەمیش لەبن عەردی عەزابی بدەم ئەوە رب العالمینە ئەوە ڕەحمەتی خوای تەعالایە ئەوە پەروەردگاری ئێمەیە ئەوە رب العالمینە ئەرحەم الراحمینە رب العالمین جا لۆی بەڕێزانم تووشی گوناح بوون داوای استیغفار کەن دنیا کەمێکە بەڕێزانم زۆر دوور و درێژ ناخایەنی هەر چەند ساڵی بی دوایە کۆتایی ژیانت دێ و خەلاص دەبی لەو دنیادا دەڕۆی لە بۆ دنیایەکی دیکە
پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر جار ویستیەتی کەو ئینسانانە تێبگەینی کە ئەوانەی گوناحەکەن گوناحەکان لەسەر خۆتاندا کۆ مەکەنەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە جێیەک دانیشتن ئەوە فەرمووی داری خڕکەنەوە ئاگرێکی دەکەینەوە هەر یەکی سەحابەیەک قیسەدارێک و تۆزێک لەوێ تێزێک لەوێ خڕی کردەوە. پێغەمبەر ویستی صلی الله علیه وسلم تێیان بگەینی فەرمووی گوناحەکانی ئینسانی شەر ئەوانە خڕ دەبنەوە. بزانە هەر یەکی چیلکەدارەکی ناگە بەتەنێ بمان سووتان بە هیچ ئیستیفادەمان لێ نەکرد بە هەمووتان خۆمەتە دارێکی گەورەتان خڕ کردەوە توانیمان ئیستیفادە لە ئاگرەکە بکەین. فەرمی ئینسانیش ئەو هایە مەڵێ ئەو گوناحە گچکەیە ئەوە قەیدی ناکە ئەوەش ئەگە ئاوی دەستنوێژێ دەڕۆ ئادی ئەگە نەڕۆی قۆڕی چێن دەربەسەری خۆت دەکەی ها چ دەکەی ها تو مۆرت لۆ کرایەکەوە ئەوە لەگە ئاوی دەستنوێژێ دەڕوا خوا غەفور و ڕەحیمە ئامەنتو بالله خوا غەفور و ڕەحیمە ئادی ئەگە و ڕەحمەتە توی نەگرتەوە نەیگرتەوە إن رحمة الله قريب من المحسنين. جاری وای ئینسان گوناحی دەکا یعنی ڕاز لەو گۆڕی تەشقەرە بە وەزعەکاندا دەکا بەدی خوا لێمان خۆش دەبی کورە عەفومان دەکە کوردەمان باتە بەهەشت و کورە چمان کردیە بەڕێزم ئاگات لێبی گوناحەکانی زۆر خڕ مەکەوە بەو نیەتە شەیتان فێرت لێ بکە چونکە ئینسانێک بە عولەمای قەدیم و هەتا لە سەحابە حوذەیفەی کوڕی یەمان چی فەرمووە قسەیەکی زۆر جوانی هەیە دەفەرمێ تەرک الذەنب ئەسهەل من طەلب التەوبە. دەفەرمێت تەرککردنی گوناح ئاسانترە لە داواکردنی تەوبە لەلایەن خوای گەورە. لۆ لەبەرەوەی تو گوناحێک لەوانەیە لە حەزاتی پێ بچی لە حەزات بەڕێزانم یعنی چەند دقایقێکە 2 دقەی 3 دقەی گوناحەیە لەوەندەی دەکرێن بندەوەدا هەر ئەوە لە زێ خۆ دانیشە 3 دقە دانیشەوە دەڕوە 3 دقە دەڕوە گوناحەکەشم نەکرد تاوای لێ خۆشببوونیش ناکەم لۆ چکە و گوناحەم نەکرد بەڵام داوای لێ خۆشببوون لە شتی دیکە دەکەم. لێ بەڕێزانم ئێمە وەکو مسلمان لەسەرمانە پێویستە بزانین ئەو سونەتەی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم کە دەمانەوێت زیندوی کەینەوە شتێکی زۆر زۆر چاکە بریتێ لە چ بریتێ لەوەیەگە تووشی گوناح بووی هەستە بڕۆ دەستنوێژ بشەوە گوناحت کرد پاشان دوور کە عادنوێژ لە خوای تەعالا بکە پاشان داوای لێ خۆشبوون لەو گوناحە بکە بزانە سێ مەرحەلەی چەند مهمە بەڕێزان ئەو ئاوی دەستنوێژە بە خۆت دادەکەی با گوناحەکەی با دوای علاقەیەک لەگە رب العالمین دەکەی و یەکسەر مناجات لەگە رب العالمین دەکەی پاشی هەنجینێ لە نوێژەکە بوویەوە ئەوجا پاک ئەو ئینسانە یا ربی خودای لێم خۆش بی یا ربی خودای عەفوم بکەی. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر عەبدێک دەستی بەرز کاتەوە دوعای بکا خوای گەورە دەفەرمێ شەرم دەکەم دەستی بە بەتاڵی بنێرمەوە و هیچی لە ناو دانەنێم نەڵێم لێت خۆش بم نەڵێم عەفوم کردی نەڵێم ئەجرم دای نەڵێم دەرەجەت بەرز کرد یعنی شەرمەکەم دەستی بە بەتاڵی بنێرمەوە ناگەرە تۆ دەستی و ئینسانە بە بەتاڵی بەڵکو خوای تەبارەک وەتەعالا شتێک لە دەستی و ئینسانە دادەنێن زالوی بەڕێزانم ئێمە وەکو مسلمان لەسەرمانە ئیماندار بڕۆ لە ڕێگایدا داوای لێ خۆشبوون لە خوای گەورە بکە ئیستیغفار بکە زۆر ئیستیغفار بکە زۆر داوای لێ خۆشبوون بکە لەبەرەوەی گوناحەکان زۆرن لەبەرەوەی لەسەر ئینسانەکاندا زۆر کۆ دەبنەوە طەبیعیە ئینسانێک تووشی گوناح بی بەڵام تەبیعی نییە کە تووشی گوناح بووی قەت تۆبەی نەکەی بڕۆ ئێستا هەروە ناو گەنجەکان بازە گەنجەیە دانیشتیان ئەم من نوێژێ ناکەم و وەڵا بە ڕۆژێش نابم و زۆر زاروێ لەگە برادرانش دانیشم عەرەقیش دەخۆمەوە شتانەش دەکەم هەی بەڕێزم چاوی چاوم کورە تو کو دەبیشتی و ها بکەی تو بگەڕەوە لای خوای پەروەردگار و رب العالمین دەزانێت تو ئێستا بمری چت لێ دێ دەزانێت چ سزایەک ئینتیزارت دەکا یعنی ئەوەندە جەریئی لەسەر گوناح ئەوەندە جەریئی پیاوێکی عەجایبی هەر لەسەر گوناحکردن و هیچ تۆبە و گەڕانەوەیەکیش نەکەی لۆ لای خوای پەروەردگار و رب العالمین ئافرەتێکە وەڵام منەوە 20 ساڵە دەنا حیجابم نەکردێ شانازی پێوە دەکا ئێ لە قیامەت چ جوابی خوای گەورە دەدەیەوە ئێ چ جوابی رب العالمین دەدەیەوە ئەگە خوای تەعالا پێی گوتی ئەمن پێم گوتی بیکەوە توش نەتکردیە بەڕێزم ئەو سوالەکە لە گەورەی واللهی لە قیامەت ڕاوەستێ و هەبەران بە رب العالمین خوای گەورە سوالت لێ بکە گوناحم هەیە بەڵام ئەو تەریقە ئاسانەم لۆ دانای دەستنوێژ و نوێژکردن و پاڕانەوە لە خوای پەروەردگار خوای گەورە یەکسەر لێت خۆشبی نەتکرد ئەنجامت نەدا پاشان پەشیمان دەبیەوە یا لەیتەنی هاوار دەکەی ناکرێتن بەڕێزم زۆر خراپە جالۆی بەڕێزانم بۆی ئێمە ئەو سونەتەی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەلانەنەین ئێهمالی نەکەین ئێمە نزیک بین لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و لە دینەکەی خوای پەروەردگار و رب العالمین و لە بۆ قیامەتیشدا حوجەیەکمان هەبێ هەر کاتێک تووشی گوناح بووی مەئیوس مەبە و بێتاقەت مەبە وەرە بگەڕێەوە لای خوای پەروەردگار و رب العالمین داوای لێ خۆشبوونی لێ بکە بەڵام دەستنوێژش بشۆ دوور کات نوێژش بکە ئەوجا داوای لێ خۆش بکە نەک وەکو بەعزە کەس فێروە ڕۆژانە دەیان گوناح و سەدان گوناح و کۆمەڵە گوناحی زۆر دەکا ئەوجا وەڵا من تۆبەی دەکەم بەڵام تۆبەکەت هەندە دەوری نابێ بەڕێزانم ئینسان ئەو کەسانی زوو دەگەڕێنەوە سەر گوناحەکانیان زۆر مۆفەق نەبوونە لە شتەکان لێ پێویستە ئینسان کە ئەو سێ عەمەلیەیە ئەنجام دەدا دەستنوێژ ششتن و نوێژکردن و داوای لێ خۆش بوون لە خوای پەروەردگار ئیلا خوای گەورە لەو گوناحی خۆش دەبی و لە قیامەتیشدا ئەو ئینسانە مطالبە ناکرێتن
جالوێ بەش دەپارڕین لە خۆی پەروەردگار و رب العالمین دەڕێن یا ربی خوایە بە گەورەی خۆت لە گوناحەکانمان خۆش بی، لە گوناحی داک و بابمان خۆش بی، لە گوناحی خێزانەکانمان خۆش بی، منداڵەکانمان ساڵح بکەیت، سەرفرازی دنیا و قیامەتمان بکەیت، خوایە لە ڕوڕەشی دنیا و قیامەتدا بمان پارێزی، خوایە یەکێک بین لەو کەسانێک کە لەسەر ڕێبازی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم دەڕۆین و استقامەمان پێ ببەخشی حتى ئەو ڕۆژەی ئەمانەتی ڕوح التەسمیل دەکەین لەو ڕۆژەش خوایە بە گەورەی خۆت لێمان ڕازی بی یا رب العالمین. آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.